لایەنە سیاسیەکان یاریێمی کوردستان لەگەڵ ێوەرکردنەوەی بارودۆخەکەدان و خوازیارن بەم زوانە زەمینەیەکی لەبار بڕەخسەندرێت بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانەکان تاکو لەو ڕێگەیەوە هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکان بنرێت. بەڵام ئەم بۆ چوونە لە کاتێکدایە تاکو ئێستا هیچ دەواازەیەک بۆ تێپەڕاندنی بارگریژەکان بەدی ناکرێت. کێشەیەکە من پێم وایە ئەکرێت بەدایلۆک کۆتایی پێبێت و لایەنەکان لەگەڵ یەکتریە دانیشن. ئێمە وەکو یەکێتی ئامادەی ئەومان تیا هەیە کە میانگیری لە نێوان هەردوو لایەن بکەین، بە تایبەتی کە ئێمە پەیوەندی دۆستانەمان لەگەڵ هەردوو لایەنە هەیە، بۆ چوونی جیاوازمان لەگەڵ هەردووچیانە هەیە. لە هەمان کاتیشە دۆستایەتی هەردوو لاش ئەەکەین و هەوڵی ئەوەش ئەدەین وەکو چۆن ماوەیەکی زۆرە دانیشتون بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم کار بۆ ئەوەش ئەەکەن کە قەیرانیشتر لە هەرێمی کوردستانە دروست نەبێت. مەسئولێتی گەورە لەسەر شانی هەمومانە، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و یەکێتی نیشتیمانی ئەو پێنج لایەنە بە تایبەتی پێویستە جددیتر و هەروەها بە هەنگاوی عملی بنێن بۆی ئەو قۆناغا بەڕاستی تێپەڕێنین و سەرکەوتوانە لێ بینن دەرەوە. ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم ناکۆکی نێوان لایەنەکانی بە تایبەت بزوتنەوەی گۆڕان و پارتی گەیان دەلووتکە و لەگەڵ بەردەوامی بارگریژەکانیشدا هێشتاکردنەوەی دەرگایەک بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانەکان دیار نییە. حزبە سیاسەکانی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی تەعامل بکەن و ئەو تەرەفەی کە پەیوەندی پێوە کە پارتی دیموکراتی کوردستانە و بێتە سەر ئەو ڕێگایی کە بزانێ ئەم وڵاتە ئیتر لەسەر ڕێگای دیموکراسی ئەڕوات و خەڵکەکەی چاویان کراوەتەوە و حیزبەکانیش لە ئەنگرەکانی لیان قبول ناکەن ئەگەر بە شێوەیەکی تەعامل بکەن. بۆیە تەنها ڕێگا بێگومان ڕێگای نەرمونیانیە، ڕێگای گفتوگۆیە، ڕێگای خەباتی مەدەنیانە و دوورە لە تۆندوتیژی. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بربەستی گەورەی لە بەردەم پەیوەندی بەشێک لە لایەنە سیاسیەکاندا دروست کردووە، بەڵام سەرباری ناکۆکیەکان هێشتا لایەنەکان ئومێدیان بەوەیە جارێکی تر لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان کێشەکان چارەسەر بکرێن. لایەنە سیاسیەکان بە دوای دۆزینەوەی ڕێگە چارێکدا دەگەڕێن بۆ دەربازبوون یاریێمی کوردستان لەو کێشانەی تێکەوتووە، بەڵام بەهۆی ئاڵۆزی بارودۆخەکەوە دیار نییە لەم هەوڵەیان سەرکەوتوو دەبن یان بارودۆخ یاریێمی کوردستان بە ناجێگیری دەمێنێتەوە. مروانە بڵا، کورد سات نیوز، سلێمانی.